هەرێکە بەرنامەیەکی تەواو و توکمەی خۆی وەکو هاوشێوەی ڕۆژانی تر کە بە مناسەبەتەکان دانراوە و هەم لە بەڕێوەبەراتی پۆلیس، ئاسایش، پۆلیس هاتوچۆ، تەندروستی شارەوانیەکان ئەو تیمانەی کە حتا تایبەت بە بابەتی متابعکردنی تەجاوزات و ئەوە بە حکمەوەی چەند ڕۆژێک پشووە بۆ ئیستیغلال نەکرێتن و ئەوەی بتوانرێت سەلامەتی هاوڵاتیانیش بپارێزرێتن کە معلومە ئەو شوێنانەی کە قەڵەباڵغ دەبن لە ڕۆژانی جەژندا هەم تیمەکانی پۆلیسی هاتوچۆ هەم تیمەکانی بەڕێوەبەراتی پۆلیس و تەندروستیش ئەو تیمە گەڕۆکانەی کە تایبەت بە ئەمبولانس لە شوێنەکان و بگرە لە بۆ نزیک بەرەکانی جەنجیش ئامادەکاریەکانی تەواوی پێویست دام و دەستگاکانی حکومەت دانراوە نەخۆشخانەکانە بنکەکانی تەواریئە بۆی پێشوازی لە هەر حادسەیەکی نەخوازرا و کە ڕوودات بتوانین پێشوازی لێ بگرێتن و بتوان ئەم دەوائرانە هەماهەنگی لەگەڵ یەکتری بکەن بۆ جێبەجێکردنی هەر ئاریشەیەک هەر گرفتێک کە بێتە پێش لە ڕۆژانی جەژندا. بۆیە ئەو بەرنامانە بەڕێک و پێچی بە گرتنووی پلانی تەواوی بواری ئەمنیش ڕێو شوێنی خۆی وەرگیرایە کە ئینشاءڵڵا ڕۆژەکان بە ئارامی و هێمنی و بەخۆشی لە هەرێمی کوردستان و هەولێری پایتەختیش تێپەردەبێت کە هەمومان بتوانین لە خزمەت هەموو لایەکدا بن و بە خۆشحاڵیەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بە بەردەوام لە گواستنەوەی ڕۆماڵەکردنی سەرجەم ڕۆژانەی ژیانی خەڵکی کوردستان و حتا دام و دەستگاکانی حکومەت. بۆیە ئەمە پلانەکە بە شێوەی گشتی و مدیرە مختصەکانیش چێ بەڕێوەبەری پۆلیسە، بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆیە، بەڕێوەبەری گشت تەندروستیە، ئەوانش کە لێرە لە گەرمانن ئەگەر هەر پرسیارێک هەر بابەتێک ڕوونکردنەوەیەک لەو بابەتانە هەبی لە خزمەت ئێوەی بەڕێز داینا بەخێر بێن بەسەر چاوان. طمح خطط الخاصة بإدارة أيام العيد من قبل الدوائر المعنية، الدوائر الأمنية، الشرطة، شرطة المرور، وأيضا دوائر الصحة والبلدية لكي نكون حاضرين في خدمة المواطنين لكي تكون أيام العيد هادئة وآمنة. كمعلومة خلال هذه الفترة الطويلة من العطلة ستتواجد كثير من المواطنين إلى مناطق خاصة عندما يتعايد المواطنين، فتم وضع خطط واتخاذ إجراءات لازمة من قبل الشرطة والآسايش والمرور والدوائر الصحة من المفارز المتنقلة أيضا من هذه الدوائر المعنية والبلديات لكي تقوم بتقديم الخدمات اللازمة للمواطنين في الإقليم في العاصمة وكل الزائرين خلال هذه الأيام الذين يتوافدون على أربيل كعاصمة إقليم كردستان. فتم وضع الخطط الخاصة وهناك تنسيق كامل بين هذه الدوائر لكي تبقى هذه الأيام هادئة وآمنة إن شاء الله تعم وتمر بسلام على الكل.